یارانە کوردەوار وەختتان وەخەیر. ئێمە ئەمڕۆ وەلەم دیبەیتا ئاماژە ئەکەین بە ئیتفاقێک کە لە شۆڕشی کوردی ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ تەکمیل ئەبێت و ئێمە گوزار ئەکەین. ئێمە ئەوڕۆ لە کۆڵیتی ئیر دەرپەڕین. ئیر لە مانا قوڵەکەی زوانی ئەژدادی ئێمە ئەو اتفاقە و ئەو اتفاقەیە کە عاشق و مەعشوق هەردوو بە شوێنی یەکتریان کە یەکتری ڕاوکەن شکارکەن. ئێمە دەورەی ئیرمان تەواو کرد، یعنی ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ دوای ئەوەی کە توانی متەجەلی بکات کوردیەت لە سەرزەمینە کوردەوارە، لە دەورانە ئیر کاری تەواو بوو. ئەو وەختەی کە ڕاوچی و ڕاو هەرتک بە شوێنی یەکتریا ئەگەڕێن، هەم ڕاوچی گەرە کێسی ڕاو بکات و هەم ڕاو گەرە کێسی ڕاو بوێت، بەما ئێژن ئیر. و قودەمای ئێمە وتکیانە لە ئەساتیرە ئێمە بەحس کریاگە و ئێمە ئاواژیانمان کردگە لە سەروبەندێکە کە نەزام سوڵتەی جیهانی خەریک بوو ئەم لە شەپارەپارەی سەرزەمینە کوردەوار و وجودە نابود کریاگە ئینسانە کوردی بەرەو سەڕانەوەی مطلق بووە، دایکە تەبیعەت دووبارە لەشە ئینسانە کوردی کردە تەجەلیگاهە کوردیەت و ڕۆڵەکان ئەم سەرزەمینە لە گوزارێکە یەکتریان دۆزیوە، هەم ڕاوچی ڕاوی دۆزیوە، هەم ڕاوچی دۆزیوە. بۆیە ئێمە ئەمڕۆ لە کۆڵیتی ئیر هاتینە دەرەوە و دەرپەڕین و بەرەو دەورەی دووەم و بنەکردنە لە اتفاقە پێش ئەڕۆین. اتفاق لە زوانە گۆرانی یعنی لە شپرزی دەرتین. بە زوانە مۆدەرنەکەی دنیای ئەمڕۆ بەرەو سازماندهی کردن ئەڕۆین کە بە گۆرانی ئەوێتەوە اتفاق. وەختێک ڕاوچی و ڕاو یەکتر ئەدۆزنەوە و یەکتری تەکمیلەکەن، ئەو جار ڕوو لە کۆمەلگا و جامعە و خەڵکە خۆیانەکەن بۆ خاتری ئەوەی کە اتفاق دروستکەن. ئێوە دیکتانە کە لە ئەدیانە ئیبراهیمی و لە پاشماوەکانە ئەمپراتوریەتە ڕۆم و سوڵتەی کلیسا و کنیسە و لە هەرەمە دەسەڵاتێک کە ئەوانە دروستیان کردبوو، ئەوان دەوران هایەک بۆ خۆیان بەحسەکەن، چە بە زوانە ئوستورەیان چە بە زوانە ئیلاهیاتیان، ئەوان دەورانە دەعوەتیان هەست. بەڵام لە جەهانە کوردیە دەورانە ئێمە هەمیشە دەورانە ئیر بووگە و ئێمە بە ئیر دەستمان پێ کردگە. ئەم دەورانە دەورانێکە کە زاناکانە سەرزەمینێک و داناکانە کوردەوار بە دوای یەکتریا ئەگەڕێن و هەم ڕاو ئەبن و هەم ڕاو ئەکەن. ئێوە هەر لە ئوستورەکانە قەدیمیە
ئەمانەی کە ئەدیانە ئیبراهیمی بۆ خۆیان دزیان. تۆ شاهدی ئەوەی کە تاکە کەسێک ڕوا لە ئەشکەوتێکا دائەنیشێت وەکو زەردەشتەکەی نیچە کە لە ئەشکەوت تێتە دەرو تێتە خوار بەنەو ناوە مەردەم یا معتەکف ئەبێ لە جێگەیەکە کە تێت شوانی بکات، شوانیە مەردم بکە. بەڵام لە جەهانە کوردیە و لە فەلسەفەی کوردیەتە ئینسانە کوردی بەڕاوکردن بە نێچیروانی سەرەتای متەجەلی بوون و دروستکردن ئەم جەهانە کوردیە دەست پێیەکە. دەورەی ئەووەڵە ئێمە تەواو بوو و ئێمە ورودمان کرد بە دەورانە تفاق. ئەوانەی کە لە دەورەی ئیرە ڕاویان کرد و ڕاو بوون و ئیستا یارانە ئەم شۆڕشە عەزیمە کوردیان ئێشێت بەرەو تفاق بڕۆن. ئێمە لەم قۆڕقەی کە دامانیا بوو، لەم کۆڵیتەی کە دامانیا بوو، تەواوی مێژووی دنیای غەرب و گوزەرێک ئەوان کردیان بۆ ئەم جەهانە چەپەڵەی کە خوڵقەندیان، جەهانێک کە متعلقە بە دنیای کۆرپۆرێشنەکان، جەهانێکی پڕ لە بۆگەنی، پڕ لە شەهەوات، پڕ لە کەسافەت و پڕە لە کۆیلەیی و جنایەت. و ئێمە بە وردی ئەوانەمان باس کرد. نظام سوڵتە ئەوەی کە لە دڵی کولتوری ئەدیانی ئیبراهیمیە هاتە دەر، بە تەمامی معجزاتێکە کردی، ویستی ئینسانێک دروست بکات کۆیلە، ئینسانێک دروست بکات ئاستنزم زەعیف، ئینسانێک دروست بکات بزات عەبد، بەندە، غوڵام، سیتیزەن. ویستی ئینسانێک دروست بکات کە بە ئینحرافدانی چمکەکانی ژیانی تەمامی سەعادەتی خۆی و بەختەوەری خۆی لە فرۆشتن ئازادی و اختیارە خۆیان بوێنێتەوە. ئێمە بە وردی لە دیبەیتەکانە دەورانە ئیرە گشتمان بەحس کرد. نگاه نظام سوڵتە بە ئینسان نگاهی مەوجودێکی پەستە کە بێ ئەرباب، بێ خودا ناتوانێت ژیانکە. لە سەروبەندی ئینقلابی فەڕەنسا لە دیمەنێکە لە دەورانە ژاکۆبۆنەکانە لەبەر نانەواییەک لە شارە پاریسا کە مەردم سەفێکی توول و درێژیان گرتگە لە مانگە ژوولای گەرمترین مانگە ساڵە، لە ناوی بۆی تەعەفونی کوچە و کۆڵانەکان و گەرما و ئارەق و برسیەتی مەردەمە پاریس دوای ئینقلابە کەبیر، لە ناوی سەفێکا کە مەردم دەرگیرن لەگەڵ یەکتریا بۆ گرتن نان، ژنێ هاوار ئەکا پوڵەکانم نەما، پوڵەکەمیان دزی. تەواوی مەردمێک کەوانە ناوی ئەو سەفە هاوار ئەکەن کە دز ئێشە ئیعدام بکرێ. کەنیشکەکە مەشکوکەوێ لە کابرایەک و ئێژێ ئەو پیرە مەردە، ئەو پیرە پیاگە
کە لە شێوەی قەشەی مەسیحیەکە و لە شێوەی تارەکانە دنیاکە ئەو پوڵەکەی منی دزیگە لەبەر ئەوەی لباسی شەڕی لەبەرە لەبەر ئەوەی قیافەی وا ئەنوێنێت وەکو ئەوەی کە ئێوە ئەمڕۆ مەسەڵەن هەندێک شت بووگە بە نەماتتان مەسەڵەن ئینسانێکی ڕیش درێژ ئەوێنن داعشیەوە بەرچاوتان تێت سەلەفیەک ئەوێنن ئینسانێکی خائن تێتە بەرچاوتان پێشمەرگەیەک و ئەوانەی کە جلە کوردیە دەمە قۆپان و ئەوانە ئەکەنە بەریان کە ئەیبینن ئینسانێکی بێ ئێرادەی درۆزن تێتە بەرچاوتان هەر دەورانێک بۆ خۆی هەنێ نەماد و هەنێ شکڵی هەست تۆزانیت کە هەر لەو دەورانە شیکپۆشبوون و چی لەبەرکردن و کامە براندبوون و چ شێوازێک هەبوون تەبەقەی ئیجتیماعیەت و دیاریەکە گشتی هاوارەکە بیکوژن ئەمە ئێشێ بەسەلیبی بکێشن هەرواکە مغۆ دەست پێکا و قرارە پەرامارە کاورای پیر بدەن دانەیەک لە ناو جەمیەت هەڵەسێت وێژێم پیاگە نەقیافەی لە دز ئەکا نەدزە و نە حیچێکی بردەگە خەڵکەکە هاوارەکە ژێ تۆیش هاودەسی دزی ئەویش ئێشێ لەگەڵ یا ئەدام بکرێت تاوەی کە لە پڕێکە کەنیشکەکە هاوارەکە پوڵەکەم دۆزیوە ئەو جار ئەو مەردەمەی کە لە قەزاوەتێکا کە کردبووی پەلەی کردبوو وتی کە ئێشێ و کەنیشکە لێ بدرێت کابرایە کە متهەمیان کردبوو بە هاوکاری لەگەڵ دزەکە ڕووی کرد لە مەردەمەکە وتی هەم ئەوەتان غەڵەت بوو هەم ئەمەتان غەڵەتە یەکێکی تر وتی ئەو مەردمە شەرافەتی هەیە لە ئەو جیبرسێتی و بێپوڵیە لەم سەروبەندی ئینقلابە کە دنیا بووە بە دوژمنە فەڕەنسا ئەو مەردمە خۆی دزی ناکە و لە دزی شقینی تێ کابرا ڕووی کردە و مەردمە وتی ئەو مەردمە هیچ کامیان لەبەر ئەخلاق ئەو قسەیانە نەکرد ئەو مەردمە کە هیچێکیان نیە بۆ ئەو شتەیش کە نیانە بۆیە لە دزقینیان تێ لەبەرەوەی ئەو دزە تەهدیدێک بوو بۆ تەحمایەیە کە ئەمانە بوویان بۆ شتەکەمەی کە بوویان گشتیان لەوە ئەترسیان کە ئەم ئافەتی دزیەکەوێتە گیانیان و ئەو شتە بچووکەیش کە هەستیان لیان بسێنێتەوە کارێکە کردیان نەبەر ئەساسە شەرافەت بوو نەبەر ئەساسە ئەخلاق بوو ئەمانە لە بەهترین حاڵەتە ئەخلاقیان بە لێدانە لە دەرەقنیان لە دایک و باوکەکان فێر بووبن لەما تەحتیان و ئەخلاق کریاگە سەناویان ئەم قۆناغانە کە لە دنیای غەرب و لە ژێرە هێژەمۆنیە نگاهە هەرەمیە فەلسەفەی یۆنان و ئەدیانە ئیبراهیمی هاتە دەرۆ سەمەرەکەی گەی بە ئەگرام ئەمانە وتیان ئینسان تحمل ئازادی ناکە ئازادی یعنی هەڵبژاردنە مەسئولیەت یعنی تۆ مەسئولیەت قبولکەی ئازادی نە بەو معنایە کە تۆ ئازادی چی ئەەکەیتە بەرەت چی ناکەیتە بەرەت چی ئەخۆی چی ناخۆی بۆ کوێ ئەڕۆی لە کوێوە تێی ئەوەی کە ئیمڕۆ هەموو میدیاکانی دنیا هەلیوود بۆلیوود کاناڵە تەلەڤیزیۆنیەکان بە هەر زمانێک خەریکن تەبلیغی بۆ ئەکەن و خەریکن بە تۆ ئێژن لیبرەیت بوون چەکە فری بوونا چه فەرقێکی هەست و تەمامە ئەمانە کۆ ئەونۆ لە هەندێک نەمادی سەتحی ئەوەی کە تۆ فکر بکەیتەوە کە بە دەرهاوردنە لە باست کە بە خواردنی هەرچیە کە مەیلت هەست کە بەبەوەی کە هەڵسی بڕۆی بۆ هەر کوێ و بیتەوە تۆ ئازادی
ئەمە سەرفەن بۆ خاتری ئەمە ئەوەزکریاگە کە ئینسانێک کە ئەمانە ئێژن تحمل ئازادی ناکا و لەم دنیاە کە خوڵق کە دروستیان کردووە نەگوناح ماگە نەجنایەت و تەنها گوناح و جنایەت برسیەتیە بۆیە تۆ بۆ تەئمینە سەکە خوات بەفرۆشی ماستاو بکەی مەسینە هەڵگری بکەی دزی بکەی کۆمەڵگا نابود بکەی پێ بەسەر هەر کەسێکا بنێی بیهاڕێت ئەخلاق لە ژێرە پێ بنێی سەداقەت لە ژێرە پێ بنی مادام گەرەکتە جرم و گوناحی برسێتی لە بینبەری تۆ محقی و تۆ کەس یەخەت پێ نادرێ چون هیچ دەستگاهێک نەماگە کە تۆ محکومکە لەگرا فقط برسیەتیە کە گوناحە هەچێکی تر گوناح نییە ئەمە ئەو دنیاسە کە ئەمانە بە تەمامە قودرەت بە تەمامە کەرەستەیەکە ها بەدەستیانەوە ویستیان دروستی بکەن دروستیان کردووە و کردویانەتە ناو زەهن ئینسان ئەمەسە ئەو فەلسەفەیە غەربە بەڵام معتەقد بوون کە ئینسان بۆ ژیان کردن ئەنگیزەیشی گەرەکە شتێکە بزوێنیت و ئەو شتە وجدانە و دەبێ وجدانی ئارام بێت بۆیە تۆ ئەبینیت ئەمانە بۆ ئارامکردنەوەی وجدانە ئینسانێکە کۆیلەیان کردگە و پێژن تۆ پەستی تۆ لیاقەتە ئازادیت نییە تۆ ناتوانی ئازادی لە مخەیربوونە لە هەبوونە اختیارا بوێنیت بۆ ئەوەی کە وجدانت ئارام وێت بۆ ئەوەی کە بتوانی ئیدامە بدەی تۆ بۆ ئەوەی کە بتوانی ئیدامەی ژیان بدەی و زەندگی بکەی فقط نانە نەگەرەکە کە زێنێک بمێنیت ئەنگیزەی شت گەرەکە ئەنگیزە ئەوەسە کە وجدانە ئارام کاتەوە بۆیە تۆ شاهدی هاتن پەکیجێکی گەورەیان دروست کرد بۆ بەشەر ئەمڕۆژی ئەوانە چ بوون؟ ئەوانە هەندێک بازی بوون هەندێک بازی کە هەندێک ئینسان بۆ خاتری ئەوەی وجدانە خۆی وجدانە هەزار پارەی نابوود خۆی ئارام کاتەوە ڕووی تێکرد مەسەڵەن ئەگەر ئێوە ئەمڕۆ ئەوێنن لە ناوە کۆمەلگای ئێمە ئینسانە کوردی خوی گۆڕیاگە بە قەوڵە خۆیان واردە شار کوێرەکان بووگن و دەستیان گرکە بەسەر چاویانە کە مەنعیان نەکەن تۆ ئەوێنی بە فیتە نەزامە سوڵتە شروع ئەکەن بە هەشتەک بازی کابرا لە ماڵەکەی خۆی دانیشتگە نەگەرەکی خەتەر بکات نەگەرەکی اختیاری بوێت نەگەرەکی قبول بکا کە مەسئولیەتی هەست بۆ خاتری ئەوەی وجدانی خۆی دوای ئەوەی کە ئەحاڕێت دوای ئەوەی کە پیاگ و ژن نەماگە و ئینسان نەماگە دوای ئەوەی کە کۆیلەس دوای ئەوەی کە هەرچی ڕۆژە تەمرینی ماستاوکردن و مەسینە هەڵگرتن ئەکات دوای ئەوەی کە هەرچی ڕۆژە هەرچی دەقە و ساتە درۆ ئەکات دەمامەک ئەدا لە دەموچاوی خۆی سوورەتەک ئەدا لە دەموچاوی خۆی بۆ خاتری ئەوەی کە ئەو شتێک لە وجودیەتی بە ناوی وجدان ئارامی بکاتەوە بەشداری ئەکات لە هەشتەک نظامە سوڵتەی جەهانی وتی ئینسانەکان بە شوێنە خودایەکە ئەگەڕێن کە لە هەموویان گەورەتر بێ ئەم گەورەیەوا لە ئەوەی کە هەموویان باوەڕی پێ بکەن کەسێک کە گشت کەسێ باوەڕی پێەکات لە گشت کەسێکی تر قەویتر و گەورەترە بۆیە ئەم مەردمە گشتی بە دینە ئەو دەردێت حتا ئەم مەردمە وەختێک کە گشتیان دەسە جەمعی بە دینە ئەو دەرتێن بۆ خاتری ئەوەی کە وجدانە خۆیان ئارام بکەنەوە پەلامارە مەردمانێکی تر ئەدەن کە ئێشێ ئەوانیش بێن خوای ئەمان بپەرستن
بۆیە تۆ ئەم نزاعە گەورە لە توو لە تاریخە ئەمانە ئەوێنیت. ئەمەی کە من بۆ ئێوە ئێژم نظامێکە کە ئەمانە تەبلیغیان کرد، تاریخ و مێژوویەکە کە ئەمانە نووسیان و هاتن تەتبیقیاندا لەسەر زەمینە کوردەوارە کە خووی ئینسانە کوردی بگۆڕن، کە خووی ئینسانە کوردی ئەوەسکەن و وتیان ئینسان مەوجودێکی گوناحکاری زەعیفە کە سێچت متحیری ئەکا بەرەو حەیرانی ئەیوە و کۆنتڕۆڵی ئەکا. معجزە، ڕاز و ئیقتدار. معجزە، ڕاز و ئیقتدار. معجزە چییە؟ معجزە ئەوەسە کە تۆ بێی مردمێک کە نەیگەرەکە ئازاد بێت، مردمێک کە نەیگەرەکە مەسئولیەت بگرێت، مەسئولیەتە خۆی قبوڵکە لەوەی کە چۆن بژیت، چۆن بژێ بۆ ژیانی پەیداکات، چۆن بڕیار بدات چی دروستە، چی غەڵەتە، کامە خاسە، کامە خراوە، هەمووی فڕادا بە شوێنە یەکێکە ئەگەڕێ کە مەسئولیەتە گوناحەکەیشی بگرێتە ئەستۆ. مەسەڵەن ئەگەر ژنێک ئیرادەی نییە لە کەرامەت خۆی دفاعکە و ئەیوەن کە تەعەدای پێ بکەن و تەجاوزی پێ بکەن، ئەم ژنە تەسلیمە ئەم تەجاوزە ئەوێت و لە ژێر لەنگە متەجاوزە مقاومەت ناکە، ئەم ئینسانە ئەکەین بە قوربانی و پێی ئێژین تۆ مقەسەر نەبووی و پێی ئێژین تۆ قارەمان بووی بۆ خاتری ئەوەی کە تەجاوزیان پێت کرد. و ئەم تەسویرە ئێمە تەکسیری ئەکەین، فرەی ئەکەین. ئالەگراسۆ تۆ ئەوێنی قوربانی ئیتر مەسئولیەتە ئەم تەجاوزە حەجێکی ناکەوێتە ئەستۆی، حەج مقاومەتێکیشی لێ تەوەقع ناکرێت. چی بکات؟ دەسە بێدەسەڵاتی. چی بکات؟ دەسە بێدەسەڵاتی ئەمڕۆ مەرغوبە، ئەم تەسویرە مەرغوبە. بۆیە تۆ ئەوێنیت دوای ئەوەی کە سەدام حسێنیان لەبین برد، ئەمریکایەکان بە پالەتی دۆلاری چاپکراو کاغەزێک ڕەنگیان کردووە، کاغەزێکی سەوز کە ڕەنگیان کردووە، پالەت دۆلاریان هەناردە ناو سەرزەمینە ئێمە. مردم ئێمە کە مەسئولیەتە بژێ و ژیانە خۆی لە ئەستۆی بوو، جوتیاریە کرد، سەنعەتیە کرد، ئاسنگەریە کرد، تەراشکاریە کرد، فیتەریە کرد، شتی دروست ئەکرد، مەڕداریە کرد، هەمووی وەلاوەنا. وتی بۆ مەڕداریەکەی بێ بوەرە پێشمەرگە ئەوە 1 ملیۆن دینار. تۆ 3 مانگ پێشمەرگە بووگی کاتە 1970 وەختێ نەتگەرەک بوو سەربازی بکەی بۆ سەدام حسێن، هاتی چوویتە قەندیل، پێشمەرگەی دێرینیت 2 ملیۆن دینار بگرە. تۆ پاشماوەی ئەنفالەکانی ملیۆنی دینار بگرە، تۆ پاشماوەی هەڵەبجەی ملیۆنێ دینار بگرە. ئەوێنی لە پڕێکە خەڵکیم کوردەوارە 4-5 مەعاشی گرت، بۆ لەبەر ئەوەی اختیاری لێبسێنن، پوریان پێدا اختیاری لێبسێنن، پوریان پێدا سەغیری کەن. بۆیە تۆ ئەوێنی کاورایەکی کورد، ئینسانێکی کوردی، قامەتێکی شیرینی بەرزەملی هەست، سنگێکی پانی ئەستوری هەست، بەڵام کە دێتە بەر دووربینە تەلەڤیزیۆنەکان دەست ئەکاتە گیرفانی، دانێ 250 دیناری دەرتێرێ ئەژێ هەر ئەوەم پێیە، بەرە نیسک ئەدات، کوڵە گریان ئەیگرێت، تەکانی ئەدا ژێ هەر ئەوەم پێیە. ئەم تەسویرە
NRT کەی 24 ڕووداو کورد سات KNN پەیام 40 دەستگای تەلەڤیزیۆنی شەبەکەی ئیجتیماعی پەیجە جۆرا و جۆرەکانە فەیسبووک ئینستاگرام تەلەگرام بڵاوی ئەکاتەوە مخابرەیەکە گەشتی بڵاوی ئەکاتەوە و مخابرەیەکە بۆ وا ئەکەن چون ئینسانێکی کوردی کە سەردەمانێک مەسئولیاتی خۆی گرتووەستەوە ئەم ئەوروپا ئەمڕۆ مەلایەن ئینسان کوردی خەڵکی هەولێر و سلێمانی و دهۆک و زاخۆ و کەرکووک و خانەقەین و مەندەلی و ئەوانەی تایە ئەمانە کێ بوون؟ ئەمانە ئینسانە کوردیەکان بوون وا مەسئولیەت و اختیاریان هەبوو گەمارۆ دران ئەو عەرزەیان کەندڕیان سنوورەکانت دنیایان بەزاند سنوورەکانت دەستکردە کۆرپۆرێشنەکانە مەنتەقە بەسەر سەرزەمینە کوردەواریان بەزاند کۆرپۆرێشنە ئێرانیە جوولەکەیە ئانووسی کۆرپۆرێشنە جوولەکەیە خەزەریە تورکی بەزاندیان بەرەو سنوورەکانە یونان بەرەو سنوورەکانە ئەلبانی بەرەو سنوورەکانە ئیتالیا بەرەو کەلاس بەرەو بریتانیا ئەمانە تەمامە ئەم سنووران بە زەربی دەست و مەچەکی خۆیان کردەوە لە کاتێکا کە خەڵک گەمارۆ درابوو نان نەبوو لەگرا کاریانە کرد هەر کارێکیان کرد کە نانە کەس و کاریان بن بەڵام ئەمانە هاتن بە پالەتە دۆلار دایان بەم خەڵکە ئەم خەڵکە مەسئولیەتی خۆی ئیتر نەگرتە ئەستۆ مەسئولیەتی خۆی دا بە دیگەران اختیاری خۆی دا بە حکوومەت وتی باوک کە ئەنەهوو باوک ئێشێ ئەمانە مناڵن سەغیرن پوریان پێبا پوری گیرفانیان پێبا تا بژین ئەمە بوو بە ئەدەبیاتی با و تەلەڤیزیۆنەکان تەبلیغیان کرد سنەی ژوای لێ هات کرماشانی ژوای لێ هات دیاربەکری ژوای لێ هات ئمڕۆ گشتی حەز ئەکا بە تەسویرە قوربانی ئمڕۆ گشتی حەز ئەکا کە مەسئولیەتی خۆی نەگرێتە ئەستۆ ئمڕۆ گشتی حەز ئەکا بێژێ کورد دۆستی نییە کورد پشتی نییە کورد کەس یارمەتی نادا بەڵام ئێمە ئەم سەرزەمینە بەرینەی کوردەوارمان هەسوو مەلایەن ئومەتی کوردین و ئەم خاکە پیت و بەرەکەت ئەدا و ئێمە کاری لەسەر ئەکەین باوەڕمان نە بە هێزە خۆمانە نە بە اختیارە خۆمانە ئێمە لە زەرفی 50 ساڵی ڕابردوو اختیاریان لێمان سەندەوە و ئێمە قینمان تێ لە اختیار ئینسانە کوردی ماهیەتی گۆڕیا وەختێک کە کردیان بە قەوم بە ئیتنیک ماهیەتەکەیشیان گۆڕی ئەستا ئینسانە کوردی وەسە دانەی ئەمریکایی وەسە دانەی بریتانیایی وەسە دانەی تارانی وەسە دانەی ئەنکارایی بۆ لەبەر خاتریەوەی وەکو ئەوان بیرەکاتەوە وەکو ئەوان هەڵسو کەوتەکە وەکو ئەوان دنیاکە ئەوێنێت ئەوەی ئەوان حەزی پێ ئەکەن ئیشێ ئەمیش حەزی پێ بکە ئەم مەردەمە معجزەی گەرەکە منجی گەرەکە چون تۆ وەختی اختیارت بوێت ئەبێ حرەکەتکەی مەسئول بی بەرامبەر بە سەرزەمینت بەرامبەر بە خانەوادەت بەرامبەر بە منداڵت بەرامبەر بە دایکت بە باوکت بە قەوم و خوێشت بەرامبەر بە وەتەنت بە خاکت بەرامبەر بە ئرتباتات کۆمەڵایەتیت بەرامبەر بە داهاتووت ئەو کۆمەلگایە کە مناڵەکانتی تیا بەرەدەی کەنیشکەکەت کوڕەکەت بەیانی گەرە کەسی لەگلا ژیان بکات هاتن وتیان تۆ هیچ مەسئولیەتێک و هیچ اختیارێکت نییە ئازادی
وەختێژێن نان مەسکەن ئازادی لە ڕادیکاڵترین حاڵەتە چەپە ئێرانیە. نان مەسکەن ئازادی یعنی ئینسان یەک گوناحی هەست، برسیەتی، نە گوناح نە جنایەت نەماگە، فقط برسیەتی، نە خیانەت معنای هەست، نەبێ ئەخلاق بوون معنای هەست، نەبێ کەرامەت بوون معنای هەست، نەبێ شەرەف بوون معنای هەست، یەک گوناح مەوجودە، برسیەتی. ئەمە ئازادی بریتیە لەوەی کە تۆ لەشە خوەت هەنە خوەتە ناچیتە چوارچێوەی هیچ ئەخلاقیاتێک و ئەم نەشی تۆ خولاسە ئەوێتەوە لە ناو گەڵە تۆ و کەس بە تۆی نەوت. ئازادی یعنی مخەیەربوون، ئینسانە مخەیەربوون، ئینسانێک کە اختیاری هەست، ئینسانێک کە ئەگەر ئەم دنیای کوردیەی ئەمڕۆ کە تۆ ئەیوێنی دنیایەکی چەپەڵە، پڕ لە برسێتی، پڕ لە خیانەت، پڕ لە بێدەسەڵاتی، پڕ لە فەساد، دەستکردی بێ اختیاری ئێمەست. ئێمە هەڵمان بژارد بێ اختیار بین، ئێمە هەڵمان بژارد ئەوی تر بکەین بە گەورەی خۆمان، ئەوی تر بە دەستگاهی بە معجزەکەی نانمان پێ ئەدات. ئەو کوتەکی لەدەسە، تفەنگی لەدەسە، ئەو ئێمە ئەپارێزێت. خەڵکی کەرکووک لە بەرامبەر هەشتی شەعبیە بە ژن و ماڵ و مناڵی نەڕوێ ناو خیابان و بێسێت، وتی پێشمەرگەیەشە دفاع بکە، نە من، پێشمەرگەیەشێ بیکات. پێشمەرگە هێزە دەسەڵاتە کوردخەسێن، هێزە دەسەڵاتە کوردکوژ، هێزە دەسەڵاتە کورد نابودکەر. وتی من مەسئولیەتە تۆ ئەگرم ئەستۆ، من تۆ ئەپارێزم، من ئەمانە پێ ئەدەم، من نانە پێ ئەدەم، و تۆ هەموو ئازادیت، هەموو کوردیەتت بە بە من، بیدە بە من، ئەوە نیە موچەت پێدەم. بۆیە تۆ ئەوێنیت لە میدیاکان ئەمانە کابرا هاوارەکە سەدام فرە پیاو، کاش سەیدە ڕەئیس بێتۆ، چون ئەو عەکس ئەگۆڕێ بە عەکس، سەرۆک ئەگۆڕێ بە سەرۆک. عەکسی سەدامی داگرت، عەکسی جەلال تاڵەبانی دانیا، نەوشیروان مستەفای دانیا، عەکسی مەسعود بارزانی دانا، مەڵا مستەفای بارزانی دانا. ئەو کاری بووگە بە عەکس گۆڕینەوە، ئەو کاری بووگە بەوەی کە لە دەرگای سوڵتانە دانیشێ و داوای پاشخوانی لێ بکات، وەکو سەگ و پشیلە وایان کرد. بۆیە ئێمە وتمان فعالیەتە کۆمەڵگای مەدەنی معجزەی دەسەڵاتە بۆ خاتری ئەوەی کە بە تۆ بێژێ وجدانە ئارام کەرۆ، بڕۆ نان بە بە پشیلە، بڕۆ کەو لە قەفەسا بەربە، بڕۆ من دانەیە کە بۆ ئەگرم لەسەر شتێکی سەخیف، تۆ بێ کەمپەینی بۆ بکە ئازادی کە، بڕۆ من ئیجازە ئەدەم بە تۆ بێ دوکانەکەت دابخەی، خۆم دەستور و پێدەم دای بخەی، تۆ بڕۆ لە تۆڕە میدیایەکان هە بێژە قارەمانیەتیت کرد، دەرگای دوکانە نەکردەوە. لە کاتێکا من ئەگەر ئێرادە نەکەم تۆ بێجا ئەکەی دەرگای دوکانە ناکەیتەوە. ئەمە بۆ خاتری چ بوو؟ بۆ خاتری ئەوەی کە تۆی هاڕیاگ، تۆی بێ ئێرادە کریاگ، تۆی بێ اختیار کریاگ، کە گەرەکتە بووی تۆ شکڵ ئەمانەی کە لە ژێر دەستگاه ئەدیانە ئیبراهیمی و نظامە جودۆ کریستیانیتیا بوون. وەختی ئەم کوردیەتان لێت دەرهاورد و بۆش و بەتاڵیان کرد شتێکی تر بکەنە وجودت وە کردیان. وەختە تۆیان هاوردە ناو سیستەمە ئۆردوگاهی شاریان بۆ دروست کرد، تعریفە تۆ لە سەرزەمین نەما و تعلقتە بە ئاو دار و بەرد و داروەن و گەوەن و ما و تاش و سەرزەمین نەما، هەموو دیمەنە تۆ بوو بە ئاپارتمانێکی 50 متری و 100 متری، هەموو دیمەنی تۆ بوو بە ماڵێکی قەتیس کریاگی ناوی کوچە و خیابانی شارێکی ئەسفالت کریاگی پڕ لە بوتۆن. تۆ هیچ تەسویرێکە نەما، تەواوە ئێرادە و فەلسەفەی زیندگییان لێت سندەوە، تەواوە ئینسانیەت و هونەر و ئافڕاندن و خەلاقیەتیان لێت سندەوە. تۆ نازێ ئیتر،
نە ڕۆمانسد ئەزێت نە ئەخلاقت ئەزێت نە زاوزەی فیزیکیت ماگە هیچ نەما هاتن وات پێ بکەن ئەمانە لە دەورانە ئیرە ئەو کاتەی کە ئێمە لە کۆڵی تابووین و ڕاومان ئەکرد و ڕاو بە شوێنە ئێمە بوو ئێمە بە شوێنە ڕاوا بووین بە وردی بەحس کریا تا ڕاوچی و ڕاو یەکیان گرتەوە ئێستا ئەمانەی کە یەکیان گرتۆ بنە لە تفاقادانێن تا ئۆرگانیزمە کوردی بخولقێت تا ئۆرگانیزمە کوردی تفاق بگرێت تا بتوانێ لەسەر ئەژنۆ هەستێتەوە و تا بتوانێ حرەکەت بکە فرە کەسانێ ڕوویان کرد لە ئێمە وتیان ئەساسنامە بنووسن وتیان عەمەلیاتێکی نظامی بکەن یعنی معجزە بکەن معجزە تۆ وەختێ معجزە ئەەکەی ئیمانی خەڵکی تەعتیلەکەی ئامانەی کە پێیان وتن حیزب بەزانی بە ئێوە چیان کرد وتیان ئێمە ئەجی مەجی لاتەرەجی ئەەکەین شعبە دەبازی ئەەکەین معجزە ئەەکەین ئێوە ڕزگار ئەەکەین ئێمە بەرنامەمان پێ بۆ ئێوە قسەمەکەن ئێمە تەشخیص دەدەین فدرالیزم ئێمە تەشخیص دەدەین خودموختاری بۆیە کاریان بە تۆ نەبوو کورد کێیە سەرزەمینی کوردەوار چییە ئێمە کێ بووین ژیانە ئێمە چه شکلی بوو دنیا چۆنەوێنین دیگەری ئێمە کێس ئەوی ترکە گەلێک ئێمە نابوود کا کێس بۆ هاتکن تاڵانمان کەن بۆ دەسە کێشنە سەرمان بۆ پوڵەخەنە گیرفانمان بۆ ئامان پێیەکەن کاری نەبوو من هاتگم و هاتن من ئەوەسە کە بە تۆ و بۆ تۆ معجزە ئەەکەم من منجی تۆم من محمد المهدي من مسيحم من أو مكب إيجن سوشيانز تولنا وكثافة خوتا بوا إيه مزهور ما نكرت لكات انقلاب فرنسا كابراكا والا سفنانا ويابو وتي أم خلقا حكومة اللوي شانزي خست ماريان توانتي خست ئەربابە گەورەیە کە ئەمانەی بە کۆیلەتی کێشابوو خستی بەڵام ئەربابە دەستکردەکەی ئاسمانگی هەنووز ئەپەرستی ئەربابە واقعیە مادیەکەی لەبین برد بەڵام ئەوەی ئاسمانگی هەنووز ئەپەرستی لە دەورانە ژاکۆبۆنەکانە بەڵام نظامە غەربی لە دوای انقلابە فەڕەنسا تەغییرێکی کرد ئەو تەغییرەیەم ڕۆی ئەمەسە کە ئیستا ئەربابەکەی ئاسمانگی لە کار کەوتگە لە سەروبەرنی انقلابی فەڕەنسا لە کاتی انقلابی فەڕەنسا ئەربابەکەی ئاسمان هەنووز مابوو ئێستا ئەربابەکەی ئاسمانگی لە کار خست هەموو هێز و دەسەڵاتی ئەربابەکەی ئاسمانگی خستە ناو مەچەکی نظامی سوڵتە تحتە ناوە دەوڵەتەکانە کۆرپۆرێشنی بوون بە نمود خدای ئل و کوڕەکانی ئەلیت قەپیان کرد بەسەر ئەم دنیا قەپیان کرد بەسەر ئەم بەشەرانە بۆیە ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ یەکەم ڕۆژ وتی هەر لە شۆڕشەکانی جەهەنەمیەوە تا لە بە شۆنگەڕانە کوردەوارە ون بووە وتی ئاخرین شۆڕشە شۆڕشی ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ لەم سەرزەمینەسە کە هەمیشە لە توو لە تاریخە ئەوی تری نظامی سوڵتەی ئەدیانی ئیبراهیمی بوو ئەوی تری بوو بە درێژایی تەمامی ئەم مێژووەوە ئەمانە جعلیان کرد بە درێژایی تەمامی ئەم مێژووە ئەمانە کۆهن ئولگووەکان و ئارکیۆتایپەکانی ئێمەیان برد قەلبیان کرد مەفهومەکەیان گۆڕی هەروە کە ئیمڕۆ ئازادیان گۆڕیە ئازادیان لە هەڵگرتنە مەسئولیەت و لە مخەیربوونا گۆڕی بە ئازادی هەڵبژاردنە جلوبەرگ ئازادی تەشخیصدانە کەی ئەتەختخاوچوون لەگەڵ کێیاچوون کردیان بەوە تۆ هەموو ژیانتدا
هەموو گەورەی و کەرامەتە خۆتت دا، هەموو عەزەمەتت بە عنوانە ئینسانە کوردی دا کە ئەو ئازادیت بۆ بێرە تەحتە ناوە ئیندیڤیدوالیزم لە ژێرە دەسە مافم مرۆڤە، لە ژێرە سەیتەرەی لیبرالیزمە لە نظامە سەرمایەداریە وتی یەک گوناح هەست، یەک جنایەت هەست و ئەویش برسی بوونە. بۆیە کاورای کورد و 150 دەرتێرێژێ برسیمە. بۆیە حەز ئەکا بەو تەسویرەی بڕوانە مزگەوت دانیشە پەڕۆیە داخە بێژە زەکات و سەرفیترەم پێبەن، خەیرم پێ بکەن، من پێشمەرگەم لێباسە پێشمەرگەیەکەی لەبەرەکە دانیشێت. یەک گوناح هەیە ئەویش برسێتیە. ئەمە نظامە سوڵتە بە تۆیدا، خیانەت، خۆفرۆشی، داهاتوو فرۆشتن، پەیوەندی کۆمەڵایەتی فرۆشتن، سەرزەمین فرۆشتن، وەتەن فرۆشتن نەگوناحە، جنایەت نەگوناحە، هیچ نییە. بۆیە تۆ لەم وڵاتانە قەتڵ ئەەکەی تەکە ئەوەی کە بلیتە ماشینێ، تیکتە ماشینێ، جەریمە و غرامەی ماشینێک نەدەی، یەکێکە هەرتکیانەوەسە کە تۆ قانون نشکاندووە. قەتڵ جۆرمێکی ئەخلاقی نییە، جۆرمێکی قانونیە. تۆ ماشینەکەت سەیارەکەت تیکتێ بخوا تەکە ئەوەی کە نەفرێ بکوژی، یەکێکە لە ڕوانگەی قانونەوە، یەکێکە. تۆ لە ناوە خیابانە دانەی ئینگلیسی ناوێنی بەدانێتر بێژێ مردر، قاتڵ، کرمیناڵ، جنایەتکار نەژی. بار ئەخلاقی نییە، بار یاسایی هەز. تۆ بێ ئەمری ئەربا بکردەکە. ئەمەسە دنیای غەرب بە تەمامە تریبوونەکانیەوە خەریکە ئێمە بەهاڕێت. وەختێک ئەم ئارکیۆتایپانەی کوردیە متجلی بوو دیسانەوە لە ساحەتە ئینسانە کوردی و لە سەرزەمینە کوردەوارە، جەهانە مەغڵوبی کە ئەوان هاتبوون مەغڵوبی کەن جەهانە کوردی دیسانەوە حیا کردەوە. وەوتی ئینسانە کوردی هەڵگری اختیارە، ئینسانە کوردی لە بەزەیی کوردیە ئەڕوات بەرەو کوردیەت، ئینسانە کوردی لە بەرامبەر جەبرێکا کە تێکەوتگە بە اختیار شەڕی تەکاکات. ئینسانە کوردی ئینسانە دژدەڕە، ئینسانە تاغیە لە بەرامبەر جەبرە. جەبرە دەستکرد، جەبرە تەبیعەت ئەوێ سێوە شەڕەکە. لەبەر ئەوەی کەرامەتی بمێنێ، لەبەر ئەوەی وجودی بمێنێ، لەبەر ئەوەی ئەم جەهانە کە ئەم تیا هات کەسە دەرۆ بە عەزەمەتە خۆی بیخولخێنێ. ئەوانەی کە ڕوویان کردە ئێمە وتیان معجزەکە، ئێمە وتمان معجزە ناکەین، معجزەیەکمان نییە بیکەین. تۆ مخەیری وەکو من، ئێمە ناڕۆین بین لە پایگایەک، دەبێ بە هەزاران هەزار بە ملیۆنها ئینسانە کوردی بە دەقیقە و ساعەت بدات لە هێزە داگیرکەرە وجود و سەرزەمینی. ژن، کوڕ، کەنیشک، پیرەپیاک، پیرەژن، مناڵ، هەر دەقیقە، هەر سانیە لەسەر جێگەی خۆیان، لە کارەکەیە، لە ماڵەکەیە، لە کاتی ژیانکردنە ناوە کۆمەلگای کوردەوارە، لەگەڵە تەمامە نمودەکانە دەستگاه سوڵتە و ئینقیادگەرێک کە هاتگە ڕواڵەتە ئینسانی لەم ئینسانە بسێنێت. وێسیاگە بۆ ئێمە وتمان نظامە سوڵتەی جەهانی هات وتی تۆ ئەبێ یا کوڕە خوابی، یا مەعسووم بی، یا شێت بیت، تا فەرق بکەی، تا کۆیلە نەبی. مەسیح خوا بوو، بۆیە توانی بڕاتە سەر سەلیب. محەممەد مەعسووم بوو، بایەزیدە بەستامی شێت بوو.
ئەمە لە چەوانە ئینسانە معمولیان ئینسانە معمولی مەڕ و ماڵاتە ئەمە ئەوانەی کە ئەوانە دروستیان کرد و پێیان وت مەڕ و ماڵات لە سەرزەمینە کوردەوارە وانەبوو ئێمە مەڕ و ماڵاتە کەس نەبووین ئەمە دەستگاه کوردی و دەوڵەت کوردیمان بوو ئێمە یار ئەم سەرزەمینە بووین ئێمە سەرسپوردەی زانایی بووین و زانایی سەرسپوردەی ئێمە بوو ئێمە سەرسپوردەی اختیار بووین و اختیار سەرسپوردەی ئێمە بوو ئێمە سەرسپوردەی ئازادی بووین و ئازادی سەرسپوردەی ئێمە بوو ئۆرگانیزمە کوردی بووین دنیا پەلامارمانی داگە شەیاتین پەلامار ئێمەیان داگە کە بمانتوێننەوە ئێمە ئاخرین هەناسەی جەهانین ئاخرین هەناسەی خالقین گەرەکیانە دەست بنێنە بینە خاقای و بیخنکێنن گەرەکیانە وەکو خۆیانمان پێ بکەن بەڵام ئێمە مەحسوڵە ئەم جەهانینە نمود زندگین تبلور زندگین تجلیگاه کردیتین لەبەین ناچین نایەڵێت جەهەن نایەڵێ فوو بکەن لەم چرا جەهەن نایەڵێ تاریکی کەن بیکوژێنەوە نایەڵێ بۆیە وجود ئینسانە کوردی تەجەلیگاه کوردیەتە بۆیە ڕاپەڕین تێت لە ساتە وەختێکا کە ئەمانە فکریان کرد ئینسانە کۆیلەیان دروست کرد ناویان لەسەر نیاگە چون تۆ مناڵە ئەوێ ناوی ئەنی ئەحمە و مستەفا و ئاریا و ئاراس و ئەمانش ناویان ئاڵمانی و فەڕەنسەوی و ئینگلیسی و گشتیشیان یەکێکن گشتیشیان یەک کۆیلەی سیستەمن کورد و هیچ جیاوازیەک نەما لەوەی کە من بۆ کوردم چۆن کوردم ئەم ئینسانە وای پێکریا خۆی کار ئەکا خۆی جوتیارە خۆی کەشاوەرزە خۆی سەنعەتگەرە خۆی تەکنیسیانە خۆی تەکنۆلۆژی بەرهەمەهێنێت خۆی ماشین و سەیارە و کامپیوتەر و ئەمانە دروست ئەکا ئەم ئینسانە خۆی ئەمانە ئەکات پێژن تۆ سەغیری من ئێژێ بەمل تۆ بووم تا تۆ بتوانێم کارانە بکەیت تا تۆ بتوانی نان بخۆی ئەمانە چیان کردگە ئەمانە هاتکن تەمامە هێزە مردمیان دزیگە لە مردم برسیەتیان بەسەرا بڵاوەکەنەوە کە فەرمان بوون و ئەم مردمە نییە هەرکامە و خۆی بە بچووک ئەوێنێت و نییە هەرکامە و ڕەوایەتەکانی مەخدوش بووگە و نەماگە فکرەکە ئەگەر ئەوانە نەون ئەم برسیە فکرەکە ئەگەر ئەوانە نەون ئەم جەهانەم شکلی نییە کاورا ئەنوارێت بە دنیای غەربە ئەنوارێت بە سیستمی دەرمان و ماشێن و تەکنۆلۆژی فکرەکە ئەمە مەحسوڵە لیبەرالیزمە فکرەکە ئەمە مەحسوڵە مەلەکە ئەلیزابەتە خاندانە سەڵتەنەتی سوئێدە خاندانە سەلتەنەتی نۆروێژە مەحسوڵە سیستەمە نازانێت مەحسوڵە خەلاقیەتە ئینسانەکانی بوو نازانێت مەحسوڵە دەسە ئەم جووتیارانەسە ئەمانەنە کە مامر پەروەردەکەن مانگا پەروەردەکەن ئەمانەنە کە گەنم ئەکێڵن زەڕات ئەکێڵن برنج ئەکێڵن ئەمانەنە کە مۆبایل دروست ئەکەن ئەم مردمەنە نە ئەم سیستەمە تەکنۆلۆژی بوو گەسە معجزەی نظامە سڵتە یەکێ لە معجزەکانە نظامە سڵتە ئەها تنتن
وەکو ئەوەی کە ڕووبار نیل شەقەکە یا دەریای سوور وەکو موسا داری لێبا تونتن مانۆڤرە دنیای تەکنۆلۆژیەدا سیارەی جەدیدمان دروست کردە ڕووی نفەزا قەلب دەرتێنین قەلب بەخەینەجێی معجزات نیشانە دەدەن لەبەرەوەی تەسلیم بووی لەبەرەوەی هەست بە بێرادەگی بکەی ئەها ئەڕۆن مانۆڤری سەربازی ئەدەن ئا هەواپەیما تێرن و F-35 تێرن و ساڕۆخ دەرە ئەکەن و تەقە ئەکەن و نیشانیە دەن فرە بە بەهێزی ناوە معجزەست ئەوە هێز نییە ئەمانە لەگەڵ دوژمنێکی واقعیە کە لە بەرام بەریانە بێسێت تا ئێستا ڕوبەڕوو نەبووەوە ئەوەی دروستیان کردگە نۆکەر خۆیان بووگە ئەوەی دروستیان کردگە ئۆپۆزیسیۆنێک بووگە کە خۆیان دروستیان کردگە ئەوەی لە دڵە مردم و هاتبێت و لە دڵە جەهان حەقیقەتا هاتبێت تا ئێستا لە بەرامبەریان نەوێسیاگە تا بۆشایی تانکەکان و ساڕۆخەکان و F-35ەکانی دەرخات ئەمانە هەمووی معجزەن ئەوانە معجزە ئەکەن و ئینسانە کوردیشان وا پێ کرد کە متحەیر بوێ ئێژن لە ئامریکا کاورا ساڕۆخ بەرەدا لەگرا ئەداگی ئێمان نابودمانەکە یا بەینمانەوە واوی چه قدرەتێکی خواز واوی عجب شتێکە خۆز سپای پاسداران زلزلە دروست ئەکا سپای پاسداران خواز باوکیان تەسلیمی بوونە نۆکەری ئەمانە لە دەورانە ئیرە لە کۆڵیتەکەی ئیرە باس کریا تا ڕاو ڕاوچی بناسێت تا لەگەڵ یەکتریا بەیەک بگەن وەگەیشت ئێستەم سەرزەمینە کوردەوارە پڕە لە ئینسانە زانای کوردی کە لە دەورانە ئیرە کوردیەتی تیا متجلی بوو و ئێستا چووگینە ناوە دەورەی اتفاق تاک بە تاکە ئێوە نێچیروان و نێچیر شکارچی و کەڵە زەردە تاک بە تاکە ئێوە ئیمڕۆ لە دەورەی تفاقان بنە لە تفاق خریاگە ڕوو لە مردمە خۆتان ئەکەن و مردمە خۆتان لە هارمۆنی و ئۆرگانیزمە کوردیە تفاقەخەن لای ئێوە